ناوجێکخانە ببینەرانی شارپرێسم کاتە و هەموو کاتێکتان باش ئەمڕۆ 14 ساڵ ڕۆژی بنیادنانی شاری سلێمانیە و ئەمڕۆ لە بینای سەرا کۆمەڵێک چالاکی جۆراوجۆر تایبەت بە ساڕۆژی دامەزراندن و دانانی بەردی بناغەی شاری سلێمانی لێرە کۆمەڵک چالاکی جۆر بە جۆر ئەنجام دەدرێت لە چوارچەوەی فستیڤاڵی کی تایبەت بە ناوی شاری شاران لێرە بەشێکی زۆر لە چالاکوانان و ڕێکخراوەکان هاوکات زانکۆی پۆلۆتەکنیک و بەشێکی زۆر لەوانەی کە بیشی دەست دەکەن لێرە بەشدارن بە کار و چالاکیەکانیان هاوکات لە ناو بینای سەرا کۆمەڵک بەڵگە و ئارگۆمنتی کۆن لەی سەردەمی عوسمانی و سەردەمی بابانیەکان لێرە لەلایەن هونەرمەندێکی شێوەکارەوە بە ناوی طیب بابانی خراوەتە ڕوو کە ئێستا لە لای من میوانە کاکتەی سڵاو دەبێم کاتت باش لە ساڕۆژی بنیادنانی بەردی بناغەی شاری سلێمانیدا چ پەیامێکت هەیە؟ سەرەتا سڵاو لە ئێوە، سڵاو لە بینەرەکانتان. ڕۆژی بنیادنانی سلێمانی پیرۆز دەکەم لە هەموو دانیشتوانی کوردستان لە دەرەوە لە ناوەوە بە تایبەت لە خەڵکی شاری سلێمانی. پەیامی ئیمڕۆ ئێمە هەمیشە وەکو جاران پەیامی ئەدەب و هونەر و ئاشتی و پێکەوەژیان بووە. بابانەکان بە باپیرانمان چۆن هێناوێنە، ئێمەش بە هەمان شێوە لەسەر ڕێچکەی ئەوانین و بۆ ئەمڕۆ ئێمە کۆمەڵێک چالاکیمان ئامادە کردووە. هەر ساڵێک چالاکی نوێ وەکو سوپرایزێک بۆ خەڵکی سلێمانی شاری سلێمانی کە خۆشەویست ئاشناکەین. لەوانە ئەمڕۆ کۆمەڵە دوکومنت و ئارشیف و نامەی پاشەکانی بابان ئێستا بچینە ژوورە و بەڵگە و دوکۆمنتەکان ببینین و لەسەر بەڵگە و دوکۆمنتەکان ڕوونکردنەوەی زیاترمان بدێت. فەرموو. بەڵە بەڕێزان ئێستا لەگەڵ هونەرمەندی شێوەکار طیب بابانی دەچین لە ناو بینای سەرا ئەو بەڵگە و ئارگۆمنتانە دەبینین کە لە لای هونەرمەندی شێوەکار طیب بابانی هەیە لەسەر بەڵگە و ئارگۆمنتەکان و ترایپۆدەکان ڕوونکردنەوەی زیاترمان پێ دەدات. ئەمە لە کتێبی سوفەرای عوسمانیایە، ئەمە بەدەست دروستکراوە. هەڵبەت لە ڕووسکێجەوە غەڵەتە، بەڵام ئەمە لە بەڵگەنامەکانی عوسمانیا هەیە. با بڵین پۆرتێتی عەبدوڕەحمان پاشایە، عەبدوڕەحمان پاشای بابان. ئەمە بۆ خۆم کێشاومەتەوە. پۆرتێتی ئیبراهیم پاشایە پاش دیراسە و توێژینەوە و پرس و ڕاوێژکردن بە کۆمەڵە مێژوونووسی خۆمان لەبەرەوەی شێوە ڕوخسار و ڕسمیان نییە گەیشتونێتەوە ئەنجامەی کە بەم شێوەیە چکەنەوەکانیشی هەیە. من ڕسمینەوەکانی وەرگرتووە پشتی چوارەمی خۆی کە ڕسمیان هەیە کۆن هەتاکو ئیستا ئەوانم کۆ کردوەوە لەسەر زەوی ئەوە پۆرتێتیم کێشاوەتەوە. تەواوی میرەکانی بابان لە ئێستادا لەلای بەڕێزت بەردەستە؟ بەڵێ زۆربەی پۆرتێتەکان من بەردەستە، زۆربەی پۆرتێتەکان نەچینەگەر نامە گۆڕینەوەن یاخود شعر و شانامەن کە بەسەر پاشەکانی بابانە وتراوە، یان نامەگۆڕینەوەی نێوان والی بەغا لەگەڵ پاشەکانی سلێمانیە یان لە عوسمانیەکانە گۆڕراوەتەوە. بۆ نمونە ئەم بەڵگەنامە من نامەیەکە، نامەیەکی سلێمان پاشا بۆ سلێمان پاشا نووسراوە. سلێمان پاشا ئەوە پۆرتێتەکەتی تەمان ئێمە پێ سلێمان پاشامان، ئێمە ئاخر سلێمان پاشایە کوڕی باوکی ئەحمەد پاشایە، کوڕی ئەو ڕەحمان پاشایە. با بڵێن وەکیسە سیرمان کرد. ئەمە گۆڕەکەی لە گردی سەیوانە. ئەمڕۆ ئێمە بە مەراسیمێک ئەچینە سەر گۆڕی ئەو پاشان دێنە مزگەوتی گەورە بۆ سەر گۆڕی باوکی ئەو ڕەحمان پاشا و پاشان دێنەوە سەرا با بڵێن گروپێک لە خزمانی ئێمە. تا چەند هەوڵەدەن ئەو شوێنان ئەمڕۆ بەسەر بکەنەوە لە یادی سلێمانیدا کە مۆرکی تایبەتی شاری سلێمانی. بەڵێ ئێمە سەدای مزگەوتی گەورەکەین سەرا. ئەمە ئەیتر بۆ خۆتان نەزان ئەمە لە ئەساسە مڵکیەتی با بڵین ئەگەرێتەوە پاشەکانی بابان بنیادیان ناو ئیبراهیم پاشا، پێشتر محموود پاشا دەبۆکەی کردوو بەسەرا، پاشان کە ئیبراهیم پاشا هات شاری بنیاد ناو با بڵین فراوان بوو ئێرەکرا. ئینگلیزیش هات کردیان بە دوو قات. یەکێ لە ئامانجەکانی فستیڤاڵەکە کۆکردنەوەی بنەماڵەی بابانیەکانە و بنەماڵانەی کە لە دوای ڕووخاندنی ئەمارەتەکانی بابانەوە پەرتەوازە بوون. لە پاڵ کۆکردنەوەی بنەماڵەکانی بابان تا چەند پێویستە ئەم بەڵگە و ئارگۆمنتانە جارێکتر لەسەر شاری سلێمانی کۆ بکرێتەوە بۆ پارێزگاریان لێ بکرێت؟ بەڵێ زۆر زەرورە. ئێمە لە سەرا بە خۆشحاڵیەوە ئێمە گەلەریمان هەیە، بەڵام سەرا نەکراوەتەوە. جارێ
هەموو دیکۆمنتەکان و کۆمەڵی ئەرشیفەیەکە کەس دەیبینیوە خەڵکی شاری سلێمانی لەگەڵ پۆرترێتی زۆربەی پاشاکانمان هەیە دروستمان کردوەوە لەگەڵ تەوزیحاتە ئەگەر ئێمە ڕۆژێک ڕۆژان سەرا کرایە و پڕ بووە ئێمە خەڵکی سلێمانی و بیانیەکانیش ئەتوانن بێن سەردانمانکەن ئەو ئیرسە دەوڵەمەنەی شاری سلێمانی و پاشەکانی بابان پێ ئاشنا بکەین. زۆر سپاس. بڵێ دیارەوتەکانی طیب بابانی هونەرمەندی شەوەکار بوو لەسەر تەواوی ئەو بەڵگە و ئارگومنتانەی و ترابەدانی کە لێرە هەن میرەکانی بابان دیارە لێرە کۆمەڵک چالاکی تر هەیە کە لەو چالاکانەی تر پرۆژەیەکی دیجیتاڵیە کە لە دەرەوە گراوکارم لەگەڵم بێت گفتوگۆ لەگەڵ ڕێخەرانی ئەو پرۆژەیە کە لەلایەن زانکۆی پۆلەتەکنیکی سلێمانیەوە سەرپەرشتی دەکرێت دەمانەوێت ڕوونکردنەوەی زیاتر لەسەر پرۆژەکە وەربگرین. بەڵێ دیارە بە شێوەیەکی ڕاستەوخۆ دەچینە لای نوا عەبدوڵڵا کە یەکێکە لە بەشداربووانی ئەم پرۆژە دیجیتاڵیە لێرە نوا خاڵستاو دەبێ ئەم کاتت باش زۆر سوال لە یادی سلێمانیدا پێشەکی دەمێ بزانم چ پەیامێکت هەیە. لە یادی سلێمانیە بێگومان ئەمە ڕۆژێکە کە وەکو زانین ئەمە شاری شاران و شارە حیاتەکەیە کە ئەمە ڕۆژی دروستبوونیەتی وێم بۆ بەستی ئەوە کۆمەڵک چالاکی و کلتوری و کەلەپوری و کۆمەڵاتیمان هین کردو بۆ زیندوکردنەوە و بژانەوەی ئەم یادا کە تا وکە مازانین یەکێک لەو شتانی کە ئەم شارەکە دروست بووە کۆمەڵک کارکتەر و کۆمەڵک کەسایەتی کە لەوانەیە ئێستا ئێمە زۆربیان نەناسین یاخود لە مێژویان شارەزانە بین ئەم شاریان دروست کردو چۆنڵی پەریان پێدا و ئێمەش ئێستا چیمان کردو هاتوین لە پرۆژەیەکە کە پێشەنگایەکی دیجیتاڵی بەناوی سەرا بجوێنە ئەم کارکتەرانەمان زیندوو کردوتەوانێ بە کارکتەرەکانیان قسە بۆکەن باسیەوەکەن کە چۆن لە مدەتی ژیانی خۆیانە کاریگەریان هەبوو لەسەروی کە شارەکە دروست بکەن و زیندوو بکەن و ینی پەری پێ بدەنەوانێ کە ئەمەش بۆم بەسیەوە کە ئێمە ئازانین ئێمە خۆمان سنتەری توێژنەوەی کەلەپوری کلتوری دیجیتاڵین سەر بەزانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی لەگەڵ هاوبەشەکەمان کە تۆڕی نەهرەینە وەکو لە ناوەکەی خۆمان دووبارە بڵێم سنتەری توێژنەوەی کەلەپوری کلتوری ئامانجمانەوەی کلتور و کەلەپور زیندوو بکەینەوانێ کە بۆ منە گەنجێک وەکو هەمومان کاتێکە کلتور و کەلەپور نازانی و ئاشنانی بەم کارکتەرانە لە زمانی کارکتەرەکان خۆیەوانێ یە باسی چلۆکی خۆی بۆکە من ئەزانم بۆ نمونە ئیبراهیم پاشا چۆن ئەم شاری دروست کردو یاخود چۆن فکرەی بنیادنانی ئەم شاری بۆ هاتووە اینجا ئەگەر حەزەکەن با تاقیکەینەوانێ کارەکانەکە ببینین سپاس دەکەم. ئەپلیکیشنەکە ناوی ئەپلیکیشنی سەرا بجوێنەیە کام ئەپلیکیشنە ئێستا بۆ سیستەمی ئەندروید بەردەستە و ئێستا بە ئەنجڵی بە زمانی کوردی بەردەستە تەنها بەڵام بێگومان ئەمە کاریگەریەکی زۆری شێ بۆ کەرتی گەشت و گوزار بووی بە تەمای لە داهاتوە بە زمانی ئینگلیزی و عەرەبیش پەرەی پێ بدەین کە بێگومان ئێستا ئیشی بۆکەین وەکو زانین ئێستا ئەم تابلۆی هیچ وێنەیەکی لەسەر نییە بەڵام کاتێک کە تەنها موبایلەکەت ئاڕاستی ئەمە ئەکەیت ئیبراهیم پاشای بابان دەرەکەوێت. زۆر ڕۆوە گرنگ بێ بۆ مێرنشینەکەم ساڵی 1984 بڕیارمە شاری سلێمانی بنیاد بنێم شارێک بۆ هەمووان بێت پێم باش بوو هەم لە میراتی گوندە دێرینەکەی مەڵکەنی و هەم لەسەر یادگاری قەڵاکەی مامم مەحموو پاشای بابان شارەکە بنیاد بنێم تا دوێنێ یادی میران و میراتی کوردەواریتان لەگەڵ سبەینێتانە بۆ گرێیە زۆرینەی پیاوماقوڵ و زانا و خەڵکی دیندار و خوێندنەواری قەڵاچوانان بارگە و بنیان پێچایە و بەرە و پایتەختی نوێ بەڕێکەوتن ئیتر وردە وردە بیری نوێ و شاری نوێمان پێکێنا. دیارەمە یەکێکە لە نمونونەکان دەستان خۆش بێ ئەو کارکتەر و کەسایەتیانە چێن کە ئێوە لێرە لە ڕێگەی ئەم گەشتەکە بێگومان گەشتێکی زیهنیە کە تۆ ئیکەی بۆیە سەرای کۆن وێنەیەکی سەرای کۆنە کاتوان بڵین کۆنترین ئەگەر غەڵەت نەبم وێنەی کۆنترین وێنەی ئەم بینای سەرایە کە بەخێراتن تەکا بۆ پرۆژەکە دوایەوە ئیبراهیم پاشای بابانمان هەیە مەلیک مەحمودمان هەیە حەفسەخانی نەقیب و مەیجەر نوێل و پیرەمێرد و محەممەد ئەمین زەکی بەگو هەر یەکەیان باستی ئەوە ئەکەن کە چۆن لە مدەتی ژیانی خۆیانە کاریگەریان هەبوو لەسەر دروستکردنی شارەکە و پەرەپێدانی شارەکە
بێگومانێکێک لەو خەسائسە جوانی ئەم ئەپلیکیشنێتی کە ئەتوانی وێنەیەکیان لەگەڵا بگری واتە بۆم نەیتە تەنیشت تابلۆکەوانێ ئیبراهیم پاشا لەوێ ئەتوانی ڕسمی لەگەڵ ئیبراهیم پاشا بگری کە بێگومانەوە شتێکی تۆزێ بۆم نێسا کە ئێمە زۆر دوای ئیبراهیم پاشا هاتین لەدایک بووین ئەو شتێکی زۆر جوان بووین کە وێنەیەک لەگەڵ ئیبراهیم پاشا و کەسایەتەکانی ترا بگرین و چیرۆکەکانیان بسانین بۆ نمونە کۆمەڵێک بەڵگەنامەی مێژووییشمان دانا بۆم نەمەیجەر نوێر کاتێکە لە وتەکانیە باسی ئەوواکە کە ئەو چۆن هەوڵی داوە بۆی کوردیەک بخات و بۆ دۆزی کورد بەرەو پێشەوە بەرێ باسی کۆمەڵێک بەڵگەنامە ئەکات کە بەڵگەنامەکە لە سنووقێک لە تەنیشتێوانێ بەڵگەنامەکان ئەتوانی ببینی و بیخوێنیتەوانە بۆ منە ئەمین زەکی بەگ وتەکانی ئەمین زەکی بەگمان هەیە وتەکانی پیرەمێردمان هەیە وەسێدنامەی ئەوانمان هەیە کە ئەتوانی بیخوێنیتەوانە سیستەمە لەکەوێ بەردەسە لە سیستەمەکە خۆی یەکەم جار ڤێرژنی یەکەمی بەردەست بوو کە ڤێرژنی یەکەمی ساڵی ڕابردوو پەرێ پێدراوە بەڵام ئەمە ڤێرژنی دووەمی بەرنامەکەیە کە تایە بوون لە مانگی دوی ئەم ساڵەوانی ئیشمان لەسەر کردووە کە بێگومان ئەم چیرۆکانە کە نووسراون مێژ نووسان پشتڕاستیان کردوتەوانێ کەسایەتەکان بۆ نەوێنەی کۆنیم کەساتیانە مەهناو بە دیجیتاڵی دروستمان کردوتەوە دواتە کراونەتە ئەپلیکیشنەکانێ سارمەوەیە تا چۆن هەوڵ دەدەن تەواوی ئەم کارانەتان و ئەم پێشانگا دیجیتاڵیە لە نێو مۆزەخانەکانی سلێمانیدا بە جۆرێک لە جۆرەکان جێگیر بکەن نەک تەنها لە یادی سلێمانی بەڵکو ڕۆژانە هاوڵاتیان و هاوڵاتانی بیانی بتوانن سەردانی بکەن و ئاشنایی مێژوو کولتور و دابوونەریت و ڕابردووی بێگومان خەونە گەورەکەمان ئەوەیە کە بتوانین ئەو شتە لە مۆزەخانەکان و لە شوێنەکانە جێگیر بکەین بەڵام ئێستا ئێمە ئاسانکاریێکمان کردو و خۆمان نەزانین ئەم ئەپلیکیشنە تەنها ئەم وێنەی ئەخوێنێتەوە بەڵام ئێمە دلیلێک فلایرێک ئین بە خەڵک کە هەموو ئەم ڕسمانی کە لێرە دانراوە لەو فلایرەتێک بۆیە کەسەکە ئەتوانێت لە ماڵەوە دانیشە بە ئیسراحەتی خۆی تەنها ئەپلیکیشنەکە دابەزێنێ موبایلەکە بخاتە ئاڕاستی فلایرەکە بکە ئەتوانێت گوێ لە چیرۆکی هەمویان بێت دەستی خۆش بێت زۆر سپاس بەڵام بەڕێزان ئەوەی کە بینیتان پێشەنگایەکی دیجیتاڵی بۆ ئەوقات خستن ڕێی بەشێک لە بەڵگە و ئارگۆمنتەکان بوو لەلایەن هونەرمەندێکی شێوەکارە لە یادی سلێمانیدا کە تعبیر بوو لە مێژوو ڕابردووی میرەکانی بابان لە ڕابردوودا و لێرە لە بینای سەرا کۆمەڵک چالاکی تر بەڕێوە دەچێت کەوانش پێکدەن لە ئیشی دەست و هەندێک بەرهەمی خۆماڵی کە لەلایەن هەندێک لە ژنانی شاری سلێمانی هەندێک لە چالاکوانانی شاری سلێمانیەوە لە نێو بینای سەرا بۆ یادی شاری سلێمانی بەشداریان کردووە و لێرە بە ئیشەکانیان دەیانەوێت سەرنجی سەردانیکەران بۆ خۆیان ڕاکێش